کتێبێکی گرنگ کۆبوونەتەوە سوپاسانەکەین کە هەمیشە ئامادەن و لوتفەنێنێ. ئاگادارن سینەیەکمان هەیە لە کتێبەکانی کاکاوار کە بە دوای یەکا چاپە بن. ئێستا لە کتێبی دووهەمان کتێبی ڕووتی دوایەوەی سەرام بڵاوبووە، کتێبی سێهەممانە مێنێ دراوسێ لە ماوەی ئایندە ڕەنگە مانگ و نیوێک مانگ شتێکی ئاوا کتێبی سێهەمیش چاپ لە بۆنەی یەکەمان لە ڕۆژی هەشتی مانگە لە هەشتی حەوتە ئێرەمان کردەوە بە کتێبی یەکەم دەستمان پێکرد. لەوێ بەڕاستی بە درێژی من باسیەوە کرد کە چۆن لەوێ کاکاوارێکمان ناسیوە و چۆنە پرۆسەیە چۆ بڕێوە و زۆربەی هاوڕێیانە و ڕۆژەش لێرە ئامادەی بە خۆشحاڵی تەمەن دووبارە ناکەمەوە. تەنیا ئەوەنداڵێم ئەزمونێکی زۆر خۆشە بۆ ئێمە کە لە ئازاربوون توانیمان لەگەڵ نووسەرێکی جدی و نووسەرێکی خەمخۆر لەو گەنجە بەتوانایانەی کە لە باشووری کوردستان جێی شانازین دەرفەتی ئەومان هەبوو کە سێ کتێب چاپ بکەین. هیواداری توانای دارایی و توانای مرۆیمان ڕێ بۆ بدا بەردەوامی وە کتێب بۆ نووسەرانی تری جدی چاپ بکەین و ساڵۆنی چالاکیەکانی ئازادبوون بەکاربێنین بۆ هەموو دەنگە باشەکانی کۆمەڵگەکەمان. من هیچ شتێکی ترم نییە زۆرتر عەرزتان بکەم کاتە دەین بە کاکاوار. کاکاواری ویست لە 10 خولەک 15 خولەکە کۆتایی پێبێنێ باسەکەی خۆی. من بۆ خۆم تەکلیفم لێ کردمە کرێت تۆزێک درێژتریش باسی بکەی و هاوڕایانە حەزێتیان کێشاوە 20 دقەیەکە تا ئەگەر بۆ 25 دقەش بێت توانی پێمان بناسێنی لە ڕووتیایشی لەسەر چی کردووە. کاکاوای جان زۆر سوپاس. خۆزگە بۆ کتێبی سێهەمیش لێرە گوتیایە، بەڵام هیواداری لە دەرفەتکایە لە خزمەتتا بین و فەرمی. زۆر سوپاس. من بەژەوێنەوە کوردستان ئەم کتێبم چاپ بوو، کتێبی سەرات. ئەڵبەتە من کارم لەسەر سێ کتێب بوو کە توانم بۆ چاپ ئامادەیان کارمان ناسم کرد کە هەر سێ کتێبێک بۆ چاپ بەدەوام ئامادەوامی من هەرێکیان چ پەنجاوژێکیان شاری زۆر لەسەر ئەو کاتی کتێبی سەرات چاپ بوو من لێرە نەبووم، بەڵام ئەو هاوڕێیانە سوپاس بۆ هەموویان کە هەزێتیان کێشاوم لە سەرکردنی ناسم خۆم بەڕاستی نامەوێت شتێکی بۆ لەسەر ئەم کتێب بڵێم. تەنیا ویستم و ئایدیا بێتی کە بۆ من یەک پرسیار زۆر سەرراو بوو لە کتێبە هەمیشە بوو وەهم بوو بەشێکە ناو لە حکایەتی فەلسەفەیان لە دەرەوەی فەلسەفە و کاری حەقیقەت و هەتایسەی ما فەلسەفە هەتایسەش هەندێک ڕەوانگەی کلاسیکیە بۆ فەلسەفە كاية وقت حقيقة وجهة حقيقة هم بيساعدوا وأخوهم كاية كانوا حقيقة الله أخوهم دوش منيكي هي ندوي خواتي على نوعاتي دوش كوهم هذا الروانجي تقليدي فلسفة كروانجي ميتافيزيقيا أفلاطون من اللي يقولون كلهم باسمهم درجة لنا فلسفة خويا لسەرەتاکانیەوە یەکیڵ هەیە وەک وەهم درێژە بێتەوە لە ئەفلاطونەوە لە ناو ئەشکەوتەکەی ئەفلاطونەوە هەتا وەکو ئەگات بە دوایین پەرسەنتی فەیلسوفە گەورەکانی ئەوروپا. بەڵام لە ماوەیەکی زۆرە ئەم ویستە سەرکوت ئەکرێت و میتافیزیکای ئەفلاطونی ڕێ بە دەرکەوتنی ئەم ویستە نایات کە وەهمە هەتا وەکوی نیچە دەرک بەمە ئەکات و جۆرێک لە قڵبکردنەوە دروست دەکات. ئەم قڵبکردنەوەیە بێتە ئیلهام بۆ کۆمەڵێک فەیلسوفی تر لە سەدەی 20 کە ئەگەڕێنەوە بۆ چەمکی وەهم. و لێرە وەچنە ناو پرس و باسی ئەدەبیاتەوە و گرنگیکی زۆر بە شەعر و بە ئەدەبیاتەدەن وەکو دۆخ گوتارێکی ئەکتیفی وەهم کە چیتر وەهم ئەو شتە مەترسیدارە نیە لە دەرەوەی گوتاری فەلسەفە خۆی، بەڵکو هەندێک لە ئایدیاکانی حقیقەت کە لە فەلسەفە خۆیان وەکو حقیقەتی ڕەها باسکراون بۆ نمونە ئایدیا ئەفلاطونیەکانیان گیانێکی بەرزەنشین خۆیان لە ڕاستی هاشێوە هەم بنەمە قەولی نیچە خۆیەتی کاڵێ ئەوەی ئەفلاطون وەکو حقیقەت پێمانە ناسێنە ڕاستی خۆی وەهم. ئەم پرسە بۆ من گرنگ بوو و دەرکم بەوە کرد کە لە بەدرێژایی ئەم مێژوەش ژن مینە وەکو جۆرێک وەهم وەکو ڕووکەش وەکو
بۆی کە شتێک ئەسڵی نیە و ڕیشەی نییە و هیچ حقیقەتێکی نییە لە بەرامبەر نێرینەیە بە هەمان شێوە وەسف کراوە، یعنی هەمان ئەو وەسپانەی کە بۆ وەهم بەکارهێنراوە بۆ مێینەش بەکارهێنراوە. لەبەرەوە بۆ چەمکی سەراب کەڕامەوە لێوات دەرکم بەوە کرد کە بەردەوام مێینە وەکو سەراب وەکوی شتێک ئەسڵی نییە، بەڵام شتێکی جوانە لە دوورەوە مێرگێکە کە تەنیا زیاتر تینومانەکات. من دەرکم بەوە کرد کە ئەمان ئەم تەسەوراتانە دەربارەی وەهم، دەربارەی مێینە، دەربارەی سەراب، دەربارەی ئەدەبیات هەر هەموو لە ناو یەکانەوە لە ناو یەک گوتاری گەورەیە ئیشەکەن. لەم کتێبەیە مشتومڕی ئەوەم کردەوە هەوڵم ماوە هەندێک بەها بۆ وەهم، بۆ ئەدەبیات و بۆ مێینە بگەڕێنەوە لە ڕاستی. لە منە زیاتر پێم خۆش نییە دەربارەی کتێبە بیڵێم بۆی کاتی ئەوە زۆر نەگرم بچمە سەر ئەم کتێبە. من ئەمڕۆ ناساندنیان خوێندنەوەیان ڕانان بۆ ئەم کتێبە ناکەم، بەڵکو هەندێک ئایدیای نێو ئەم کتێبە لەگەڵ یەکە محاولەکەم ببەستمەوە و پێشکەشی ئەوەی بکەم لە ماوەیەکی کورتا بە هیوام لەو ماوە کورتا ئایدیاکان بگات، ئەگەرچی هەمووەمانە ئایدیای ئاڵۆزن و ڕەنگە تێگەیشتنێکی زۆر زۆر وازەح و ڕوون دوجار لای ئێوەی بەڕێز دروست نەکەن، من لەرەوە داوای لێبوردن نەکەم، بەڵام ناشزانم شارەزای و تەکنیکە نیم کە چۆن کتێبێکی تیۆری یا فەلسەفیەکرێ زۆر زۆر سادە بکرێتەوە تاوە ئاستەیەکە لە سیمینارێکە یان لە بڕگەیەکە مرۆڤ تێ بکە. بەڵێ ڕووتی پرسێکە لە ناو لە تیۆلۆژیایەوە لە ناو ئاینە ئیبراهیمیەکانە، هەرسێ ئاینە ئیبراهیمیەکە یەهودیەت و مەسیحێت و ئیسلامیش وەک سەرەتای دەستپێکردنی کۆمەڵگەی مرۆیی باس کراوە و لەحزەیەکە کە تایە گوناهێک ڕوئەیە و ئەم گوناها دەبێتە خۆی دەرکەوتنی ڕووتی ئینسان و لەویا ئینسان دەرک بەوە ئەکا کە ڕووتە و ئەمە هەر لە سەرەتاوە باوڵێن ڕووتی پەیوەست بۆ بە گوناها. جۆرجۆ ئاگامیان فەیلسوفێکی ئیتاڵیا باسی ئەوە ئەگا کە لە تیۆلۆژیای عیبرانیە بەر لەوەی ئەم گوناهە ڕوو بدا مرۆڤ پۆشاکێکی لەبەرا بووم، پۆشاکە نەبینرا بوو، بەڵام پۆشاک بووە، پۆشاکە پۆشاکێکی خودایی بووە. گوناه ئەم پۆشاکە لە مرۆڤدا ئەماڵەیەوە کە مرۆڤ ڕووتی دەربکەوێت ئیتر شەرم ئەکات لە خۆی. بەم مانایە ڕووتی مرۆڤ لەو چرکە ساتەیە جۆرێک سکانداڵ بووە، یعنی جۆرێک فەزاحەت بووە و جۆرێک ئابڕووچوون بووە. لەبەر ئەمە کاتێک وەختێکە چینە سەر بە دوواداچوون بۆ چەمکی سکانداڵ یا بۆ چەمکی فەزاحەت یا ئابڕووچوون لە مانای لاتینیەکان یا دەرک بەوەکەن کە سکانداڵ واتە ئەم مانای هەیە دەرکەوتنی هەناو یا دەرکەوتنی هەناوێکی قێزەون بۆ نمونە هەناوی جانەوەرێک کە بۆنێکی ناخۆشی هەیە و ئەو مانایەشی هەیە کە داماڵینی بەرگە لە شتێک یا کەوڵکردنی شتێک، ڕێک بە مانای کەوڵکردنی هەیە، ئەوەی شتێک کەوڵ ئەەکەی و بەرگەکەی لێ ئەەکەیتەوە دوجار ئەوەی ئەمێنێتەوە شتێکی تەواو ڕووتە کە تا ڕادەیەکیش قێزەونە و ڕەنگە بۆنی ناخۆشی ئامانی هەیە. مەبەستمەوەیە وەختێک ئەمە دەرئەکەوێت ئەمە بۆ خۆی جۆرێک مای شەرمە، دەرکەوتنی قێزەونی شتێک جۆرێکە لە شەرم و ئەم لەحزەی شەرمە لە ناو تیۆلۆژیایە لە ڕوخسارە دەرەکەوێت و مرۆڤ شەرم لە خۆیەکە لە ڕوخساری عاشقەکە، ئەو لەحزەی کە خوا لە فردەوسە بانگی ئادەمەکات دوای ئەوەی کە گوناه ڕوایە ئەڵێ با بڵێن جووتەکە شەرمیان کرد و خۆیان یەکسەر بە گەڵایەکی هەنجیر پۆشتە کردەوە. وەختێک یعنی کاتێ سەیری ئەمە ئەەکەین ئەم نەخشە تیۆریە کە چۆن وەختێک وتی ئینسان دەرەکەوێت شەرم ئەکات و شەرمەکەشی لەسەر ڕوخساری دەرەکەوێتەوە ئەگەینە ناو ئەتوانین لە زمانی کوردیا شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێشی بۆ ببینینەوە. لەر زمانی کوردیا ئێمە وشەی ڕوومان هەیە، ڕوو بۆ ڕوخسار بەکارێنین، ڕوواتە ڕوخسار، بەڵام ئەوەی سەیرە ڕوو هاوکات لەگەڵ ڕووتە زۆر زۆر لێک نزیکن و ئەو کاتەی کە ئێمە باسی ڕووتی ئەەکەین واتە شتێکە کەوتۆتە ڕوو، وەکو بڵێ ڕووتی لەگەڵ ڕوخسارە هەمان شت. ئەمە ئەگەر لە ئاستی تیۆلۆژیا وەربگرین و بیگوازینەوە بۆ سەردەمی ئێسا با بڵێن بگەینە سەردەمی ئێستا کە چۆن ئەم چەمکە تیۆلۆژیانە هێشتا ئیشەکە بەتایبەتی لەناو گوتارە نوێیەکانە و بەتایبەتی لەناو هێزانەیە کە بانگەشە بۆ دابوشینی ڕوخسارەکەن تقریباً ئێمە ڕەبتەکە بە وازحی ئەبینین.
ئەوەی کە ئەبێدا بپۆشتێ لە لای بۆ نمونە لای وتارێکی کۆنسەرڤاتیڤ ئەوەیە مرۆڤ بێ بە تایبەتی مینە دیسان ئەمەش کە خۆمایی سەرنجە بێ پەچەی بەسەر بۆی ڕوخساری دەرنەکەوێت بەڵام بۆچی ڕوخسار لێرە محاولەیە بکەم ئەم ڕەبتە زیاتر ببەسمە. طبعا ئێمە ئەم پەیوەندی نێوان ڕوت یان ڕوخسار و ڕووتی لە شعرێکی نالیا بینینەوە لەو شعرەیە کە ئەڵێ هەرچەندە کە ڕوتم بەخدا مائیلی ڕوتم بێبەرگیە عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە. یعنی نالی دوو شێ ڕوتی بەکارهێناوە لە یەکەمیانە ئەڵێ من ڕوتم بەڵام مایلی ڕووی تۆ مایلی ڕوتم هەنی ئەگەر ئەوها شعرەکە بخوێنەوە هەرچەندە ڕوتم بەخوا مایلی ڕوتم دەتوانین بڵێین مایلی ڕوت ئەوەی کە ڕوتە بەڵام ئەوەی کە ڕوتە بەستی ئەوەیە مایلی ڕوتی تۆ شەیدای ڕوت ڕووی ڕوخسارت بێبەرگی عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە نالی بێبەرگە هەژارە بۆیە مەیلی هەتاوە ئەو خۆشەویستەکەی هەتاوە ئەمیش بێبەرگە ینی نالی خۆی ڕوتە بەڵام مایل بە هەتاوێکە کە ڕووی یارەکەیت. ئەم وەسفە کە ڕووتی و ڕوت بەیەکەوە گەسێتەوە لەگەڵیش یاوەکو بێبەرگیە وەکو هەژاریەک مامەڵەی لەگەڵەکە ئەتوانین ئەم هەژارێک و هەژارێکی ئۆنتۆلۆژی ببینین واتە نەک هەژارێکی بێپارێ و نەداری وەکو نەدارێکی ئۆنتۆلۆژی من شاعیرێکی نەدارم هەژارم کە مایلم بە ڕووی تۆیە و تۆ ئەتوانی ئیلهامی شعر بە من بدەیت. ئەم هەمان ئایدیا ئەتوانین لای فەیلسوفێکی گرنگی وەکو لیڤیناس ببینینەوە کە کۆی تێزی ڕووتی لەسەر ڕوخساردا ئەڕێژەوە لە لای لیڤیناس مرۆڤ ڕوتە ئەویتر کە دێ بوونەوەرێکی ڕوتە بێبەرگە هەژارە نەدارە و زەبری جەنگ و زەبری ڕۆژگاری بەسەرەوەیە زەبری بێڕەحمی و ناعەدالەتی دەسەڵاتەکانی بەسەرەوەیە و ئەم کەسە خۆشمان ئێمە زۆر جاران بەکارێنین ڕەش و ڕوتە یان بێبەرگە یان داما و نەدارە ئەم وەسفانە بۆ ئەم دۆخەی مرۆڤ بەکارێنین کە دۆخێکە بۆ نمونە ئێمە توانین لە پەنابەرانە یان لەو کەسانی کە لە ناو جەنگەوە هەڵدێن یان لەو کەسانی کە ڕوخساریان بە زەبرێک بریندار بۆ هەموومانە ببین. لای لیڤیناس ئەم دەرکەوتنەی ڕوخساراوکات دەرکەوتنی ڕووتی ئینسانیشە لەو پەڕی ڕووتیا کە هیچ شتێکی تری نییە جگە لە خۆی هیچی نییە نە سامانی هەیە نە هەستی نەگەتیڤی هەیە نە چەپ و سیناحی هەیە. لەبەر ئەوە کاتێک ئینسان یان بۆ نمونە ئێمە کاتێک کەسێک وەکو ڕوت وەسف ئەەکەین هاوکاتن بەسمانەوەیە کەسێکی بێبەرگە و ئەم بێبەرگیە لای ئێمە هەم ئەم دوومانایی هەیە هەم بێبەرگە وەکو کەسێکی داما و نەداریە نەداریەک کاکرێ وەکو دۆخێکی ئۆنتۆلۆژی ببینین و بە معنایەکی تریش ئەگەر لە ئاستی کۆمەڵایەتیە بێبەرگی ببینی کە ئەڵێ کاتێک کەسێک گەڵی بێبەرگە ئەمە بارگەیەکی یەکسەر نەگەتیڤ نێگەتیڤ وەرەگرێت. ئێمە چۆن لەم بارگە نەریتیە تقریبا ئەم کتێبە ئیش لەسەر ئەوەگا کە لەم مانە داخراوە نەریتیانی بێبەرگی یا ڕووتی دەرباز ببینەوە بگەینە ئاستێکی ڕووتی ئۆنتۆلۆژی کە ڕووبەرێکی هاوکات بڵێن ئەخلاقیشە لای لیڤیناس وەکو باسمان کرد. لەبەر ئەمە لای لیڤیناس ڕوخسار تەنیا یان ڕووتی کە ڕوخسار کە ڕووتی ئینسانی تیا دەرەکەوێت تەنیا قەزەیەکی یعنی قەزەی شەرم نییە ڕوخسار شوێنێک نییە تەنیا شەرمێکی ئۆنتۆلۆژی گوناهباریەکی تیا دەربکەوێت بەڵکو شوێنێکیش نییە وا بڵێن وەکو پانتایی چێژی سێکسی لای لیڤیناس یعنی کاتێک ئێمە ئەگەر کەسێک لە ناو تەپوتۆزی جەنەکانەوە هاتبێت و پەنا بۆ ئێمە بەرێ بۆ ئەوەی ئێمە پەنای بدەین و ئێمە ئەمە وەکو جۆرێک بێبەرگی وەسف بکەین ئەوە بە دەرفەتێک بۆ ئیستیغلالکردن یا بۆ چێژی سێکسی ناوێتەوە و تۆی تر مامەڵە لەگەڵم جەستەیە لەگەڵم ڕوخسارا وەکو ئەوە ناکەی بڵێ مادەم هیچ نییە پشت و پەنای نییە و نەدارە ئەوە من ئەتوانم ئیستیغلالی بکەم و دەستدرێژی سێکسی بکەم بەسەرەوە وەکو چێژ کابلۆ بابەتی چێژ بۆ خۆم بیبینم. بەڵکو ڕوخسار ڕووبەرێکە کە ئەخلاق تایە دەرەکە. ئەم مانایی ڕوخسار کە مانای ڕووتی هەیە هاوکات لای لە ململانەی مۆدێر یعنی لە ململانەی هێزەکانە کە لە کۆمەڵگای ئێمە ڕوئەیە مانای خۆی بە تەواوی وەرەگرێت لە چەمکێکا کە هێزە ئیسلامیەکان زۆر بەکارهێنن جەویش چەمکی سفورە.
من باسم لەوە کردو لەم کتێبەیە کە لە سەرەتاکانی دەوڵەتی عێراقەوە کە مۆدێرنیزیشن و دەور دەڕۆیەوە گەشەکردنی مۆدێرنان لە ئاستی کۆمەڵایەتیان ڕەنگایەتەوە جۆرێک پۆشاک دروستە بێت کە لە کۆمەلگای ئێمە دوایی بە پۆشاکی مۆدێرن هەناسی یعنی جلی مۆدە پێوترێت جلی مۆدە لەکات لەو وەختانە کە جلی مۆدە دروستە بێ هاوکات جلی نەریتیش هەیە کە پێوترێت جلی کوردی ڕەنگە لە هەناو هەموو عایلەکانمانە ئێمە ئەم دوو چەمکەمان زۆر بەکارهێنا بێ ئەم کەسە جلی مۆدەی لەبەرایەوە ئەم کەسە جلی کوردی لەبەرایە جلی کوردی جلی نەریتی بووە ئەم دوو چەمکە زۆر دژیەک نەبوون ینی لەداو هاوکاتە ناو یەک عایلە هەردووکیان نەبووە لەناو عایلەکەی منیش هەبوون لەناو عایلەی زۆرێکی شاب ئەم چەمکە بەردەوام ئەم دوو چەمکە دوالیزمە بەردەوام بێنە ناو کۆمەڵگای ئێمە هەتا وەگاتە لابەلابوونەوەیەکی مێژووی لە دوای شکستی دەوڵەت عەرەبیەکان لە بەرامبەر ئیسرائیل و شکستی ناسریزم هاتوانین و گرتنە دەستی بڵێن لە دوای ئەوەی کە بەعسیەکان دەسەڵاتە گرنە دەست و شۆڕشی کۆماری ئیسلامی ڕوئەدا هێزەکانی هێزە ئیسلامیەکان و هێزانی کە خۆیان وەکو ڕابوونی ئیسلامی پێناسە ئەەکەن بە هێزە بن و وتاری ئیسلامیزم بە هێزە بێ و لە بری ئەوانی تر چەمکی هین بەکارێن با بڵێن لە بری ئەوەی چەمکی جلی مۆدە و جلی کوردی بەکارێن یا جلی نەریتی دوالیزمێکی تر دروستەکەن بە ناوی جلی شەرعی و جلی ناشەرعی یا پۆشاکی شەرعی و پۆشاکی ناشەرعی ئەم چەمکە ئیتر وردە وردە ئیسلامیەکان محاولەکەن بیبەنە ناو زەینی کۆمەڵگاکانی ئێمە و زەینی خێزانی ئێمەوە چیتر ئیتر ئەم دوای دابەشکاریانەی پۆشاکی مۆدە و پۆشاکی کوردی گرنگ نین بەڵکو گرنگیەکە ئەوەیە کە ئایا جلێک شەرعیە یاخود ناشەرعیە و ئەم جلە بە پێوەری حکمی ئیسلامی شەرعیە وەتە لەشی ئەم بوونەوەرەی داپۆشیوە ئەو دامان یاخود ناشەرعیە و بەشێک لە جەستەی دیارە لای لە گوتاری ئیسلامیات چەمکێک بەکارێنن زۆر دقیقە طبعاً ئەوش چەمکی سفوریە ئێمە ببزانین سفور معنای چییە ئەوان وا وەسفی کەسێکەکەن ئەتوانم ئەمەلا بکەم زۆر هین نەبێت ئەوان ئەم چەمکە یعنی هەڵبژاردننی زاراوەکانیان زۆر دقیقن و پێشم وایە هەر کایەک لە هەڵبژاردننی زاراوەکانی خۆیان دقیقە زاراوەی سفور کە ئەوان بەکارێنن بۆ کەسێک بەکارێن کە جلی حیجابی لەبەران نەبێ واتە یان کەسێک حیجابە بەتابەتی مینە کە ئێمە قسەکەمان لەسەر مینە چڕەکەینەوە چونکە گوتاری ئیسلامی خۆی ئاڕاستی لە ئاستە کۆمەڵایەتیەکەیە لە ئاستی سیاسیە ناڵم لە ئاستە کۆمەڵایەتەکەیە هەموو ڕووی لە مینەیەوە لە کۆنتڕۆلکردنی مینەیە کەسێک یا حیجابە مینەیە یا حیجابی پۆشیوە یان حیجابی نەپۆشیەوە سفورە ئەمە و چەمکە گشتەیەک ئەوان بەکارێنن بۆ هەر کەسێکی تریتر بەشێکی جەستەی دیارە یان تەنیا قژی دیارە یان لەپێی دیارە یان ڕوخساری دیارە گرنگەوەیە ئەمە حیجاب نییە معنای سفورە بەڵام سفور خۆی یعنی چی سفور واتە دیاربوونی ڕوخسار یعنی ئەگەر ئێمە لە ئاستە زاراوەیە سادەکەی ئەم چەمکە بڕوانین بە معنای دیاربوونی ڕوخسار گوتاری ئیسلامی ئەم چەمکەی زاراوەی زۆر دقیق هەڵبژاردۆ بۆ ئەوەی بڵێت بوونەوەرێک مینەیەک ڕوتە تا ئەو لەحزەیەی ڕوخساری بەدیارەوە بێ چونکە سفوری واتە ڕوتبوونی ڕوخسار واتە دەرکەوتنی ڕوخسار دیاربوونی ڕوخسار تەنانەت ئەو هێزانەشی کە فۆرمێکی پۆشاک تەبەنی ئەکەن کە ڕوخسار تایە بە دەرەوەیە بۆ نمونەش فۆرمێکی حیجابی تورکی یان فۆرمێکی حیجابی ئێرانی هێشتا ئامانجەکە لەمەش زیاترە ڕوە واتە ئەوەش سفوریە تاوەکو لەحزەی کە بە پەچە داپۆشراو بێەوە ئێمە لە ناو کۆمنتەکانی فەیسبووکە لەگەل لە هیچ گویاترا بۆی نەڕوانین زۆر بە ئاسانیە معنایە ئەبینین پێشکەشکارێک لە کەناڵێکی وەکو سپێدا یان لە کەناڵێکی تر بەرنامەیەک پێشکەشەکە ڕوخساری دیارە بەڵام لەچکی هاوکات بەسەرەوە حیجابیشی پۆشیوە لە خوارەوە کۆمەڵێکی تر بۆ نووسن تۆ جلەکانت ناشەرعیە تۆ بێ پەچە بپۆشی تۆ سفوریت بەم معنایە سفوریە معنای هەیە ئەگەر ڕوخسارە دیار بێت تۆ سفوری لەبەرەوە تەنانەت و هێزانەشی کە ئەم جۆرە فۆرمە جلوبەرگە پشتگیری ئەم فۆرمە جلوبەرگەکەن هێشتا ئامانجەکەیان زیاترە لەو و ڕەنگە لە ئێستاە وردە ئەمە بەرنە ناو کۆمەلگاوە ڕەنگە لە داهاتووە ئەگەر جۆرێک بیانەوێ فعلەن هەلومەرجی ئەوە هەبێ حکمێکی شریعت داب مەزنێن لەم کۆمەلگایە بە تەواوی بگەڕێنەوە بۆ مانای بۆ مانە ئەسلی
کە دش بە چەمکی سفوریە کە داپۆشینی ڕوخسارەوە تا جارە داپۆشینی ئاودامانی ئینسان لەسەرەوە تاخوان لە دوا خاڵ کە بمەوە بیڵم دەربارەی ئەم مشتوم ڕووباسە هەڵبەت من بەشێکی زۆری ئایدیاکانیم کتێبم جێهێشتووە ینی لەم باسی خۆما بۆ نمونە فەیلسوفی ئیتالی جۆرجیۆ ئاگامبێن کتێبێکی بە ناوی ڕووتیەکان من بە درێژی مشتومڕی ئەم بەرهەمەم کردووە لەگەڵ کۆمەڵێک ئایدیای زۆر و تێڕوانینی زۆری فەیلسوفەکانی ترا لەوانە دەرێدا لەوانە هایدیگەر لەوانە چولهان ژان لوگنانسی من ئەم باسە یعنی ئەم باسە تیۆری ئاوا جێڵم بەڵام دو خەڵکە بمەوێت دەربارەی ئەمەی ئەمڕۆ وتم بیڵێم ئەوەیە کە وەختێک ڕووتی یعنی یا ڕوخساری ئینسان یا جەستەی ئینسان جەستەی مینە ئەکەوێتە ناو ململانەی ئەم گوتارانەوە گوتارێک ئێوە مینە داپۆشێ گوتارێکیش هەیە بۆ نمونە بە تەواوی سەراپا ڕووتی کاتەوە کاگات بە ڕووتی پۆرنۆگرافیا لەم کرێوا بە درێژی باسم کردووە ئەمە ینی شتێکە لە ناو ململانەی گوتارەکانە ئەم دۆخە کۆمەڵایەتیانە کەوێت ئەبێتە چەمکێک لە ناو ململانەی گوتارانە ئەوەی گرنگە بیزانین کە مەسلەی حیجاب یان داپۆشینی ڕوخسار یان پرسی ڕووتی یان ئەو زاراوانەی ترکە هەموو دەربارەی لە ناو ئەم مشتومڕا هەن وەکو سفوری وەکو بێحەیایی و بێشەرمی و ئەمانە هەر هەمویان پەیوەستن بە کۆی سیستەمی گوتارەکەەوە لەو شوێنەیە کە گوتاری ئیسلامیزم ئەیەوێت پۆشاکی ئاودامان یان پەچە بدا بەسەر مینەیە لە هەمان کاتا شوێنێکیشی بۆ مینە هەیە کە ناتوانێ بێتە دەرەوە لێویش ماڵە گوتاری ماڵداریە مێرداری مناڵداری و هەرچۆن هەیە محاولە ئەکرێم ژن لە چوارچێوەی ئەرکە خێزانیەکانە کۆتوبند بکرێەوە بهێڵڕێتەوە ئەگەر بە هەر هۆکارێک بێت بچێتە دەرێ ئەوە ئەبێ کەسێکی داپۆشراو بێ ئەمە عنی چی عنی ئەوەی کە گوتاری ئیسلامیزم لە بنەڕەتدا دژی مۆدێرنە تەنیا فۆرمێکی جلوبەرگ نییە بەڵکو پەیوەستە بە پرسی کار و پرسی ئازادی و پرسی سربەخۆیی ئینسان و پرسی بڕیاردان ئێمە ئەگەر سەیری مەسەلەن عێراقی سەدەی 20 بکەین لە ساڵی چلەکان و پەنجاکان و ساڵانی دواترا کە کارگەکان دروستە بن لە وڵاتە و وردە جۆرێک لە پیشەسازی لە وڵاتی ئەمە گەشەکە وردە نەچێتە دەرەوە و ئەچێتە ناو ناوەندەکانەوە تا چێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە خوێندنە پیشەیەکان هەتا لەم ناوەندانە ژن جۆرێک جل ئەپۆشێت جۆرێک پۆشاکێک ئەپۆشێت کە پۆشاکی مۆدێرنە بە گوێرەی خواستی ئەو کایە کە لەو کاتا دەوڵەتی عێراق وەکو دەوڵەتێکی ئینتیدابی بەریتانیا کە وردە ڕواڵەتەکانی مۆدێرنی بۆ دێ ئەنێ فۆرمە پۆشاکانە بڵاو بنەوە فۆرمی پۆشاکێک لە ناو قوتابخانەکانە کە کچان و کوڕان ئەیپۆشن لە ناو زانکۆکانە فۆرمی جلوبەرگی کار لە ناو معمەلەکانە کارگەکانی نەسیج و کارگەکانی تری دروستکردنی چوزانم ئەو کاڵایانی کە لە عێراقا بەرەمە هاتن و ئەم کارە بۆ مانایە کە ژنیش ئەتوانێت دەستکەوتێکی هەبێ و ئابووری سەربەخۆ تا ڕادەیەک ئابووری سەربەخۆی هەبێ و ئابووری سەربەخۆش بۆ معنایە کە تا ڕادەیەک مینە خۆی بێتە سەروەری خۆی و ئەتوانێت خۆی هەندێک بڕیار بدا بۆ ژیانی خۆی یەکێ لەوانە بڕیاری هاوسەرگیری نەکردنە و ژیانە لە دۆخێکی تەنیاییە یان ژیانە بەر لە هاوسەرگیری بۆ هەندێک شتی تر بۆ نمونە خۆبیناکردن خۆ بەهرەمەندکردن یان تەنانەت خۆ دەوڵەمەندکردن ئەگەر وەکو خەونێک لێکی بینەوە مەبەستمەوەیە پرسی پۆشاک پەیوەستە بە هەموو ئەم مەسەلانەی ترەوە مەسەلەی کار و مەسەلەی سەربەخۆی و مەسەلەی ڕەتکردنەوەی هاوسەرگیری کە ئەمانەش کۆی ئەمانە ئەو شتانن کە لە لای گوتاری سەلەفیەت یان فەندەمێنتالیزم بە تەواوی ڕەتەکرێنەوە وەژن دەبێت توانێت بێت لە تەمەنێکی بچووکەوە هاوسەرگیری بکات و خەریکی بەخێوکردنی ماڵ بێ و خەریکی خزمەتکردنی مرد بێ و بۆ کار نابێت ماڵ بکەی بە قوربانی هەڵبەت ئەمە تا ڕادەیەک پەیوەستە بە خواستی ئینسانەکانەوە من ڕێز لە ئینسانێکە گرم ئەگەر حەز بکا بڵێ من بۆ نمونە ئەمەوێت لە جیاتی ئەوەی ژیانێکی نامۆستەقیڕی تەنیام هەبێ حەزەکەم بە هاوسەرێکم هەبێ لەگەڵی بژی بەڵام فۆرمی دیکەی پێکەوە ژیانی شەیە کە فۆرمی پێکەوە ژیانن لە دەرەوەی هاوسەرگیری و مرۆڤ توانێت بە یەکەوە بژی بەڵام دیسانەمارش لەم گوتارەیە ڕەت ئەکرێنەوە من لەمە زیاتر کاتتان ناگرم داوای لێبوردنەکەم ئەگەر ئایدیاکانم بە باشی نەگەشت بنیان یان تا ڕادەیەک ئالۆز بوو سپاس کاکاواتیان داواکەی لەبەر چاوگیر لە پیسکۆلەکێک زیاتر باسی هەندێک خەتی گشتی کتێبەکەی کرد
لەبەرەوەی کاتمان ماوە ئێمەوە ڕێکەوتبووین لە پێچڵێکێک کاتەوایکەین ئێستا نیم ساعتەوەی وای چارەکێکمان ماوە لێ هەر هاوڕێیەک ئەوانەی کە لە ڕۆژانی ڕابردوو کتێبەکەیان بینیوە یان لەسەر هەر باسێکی کە ڕەبتی بە خەتە گشتیەکانی ناو کتێبەکەوە هەیە تێبینیەکی هەبێ یا حەز پێ شتێک بڵێ مە پێمان خۆشە. زۆر سپاس بۆ ئازادبوون و بۆ ئەم پاڵپشتەی فکر کە ئیکات و ئەم بۆنانە کە دروست دەکات دەستان خۆش بێت و سپاس بۆ هاواریش کە ئەم کتێبە جوانەی نووسیوە و هەروە کتێبەکەی پێشووتری کە بەڕاستی لەو کتێبە هەرە گرنگانن کە من خۆم لەم ساڵانەی دوایە لە ناو فکرا خوێندوومنەتەوە و بەرشتی ورد و بەر تیۆریزەی زۆر جوانەکەویت و بەر بیرکردنەوەیشەکەویت ئەمە وەکو فۆرمی کتێبەکان بەگشتی کە زۆر لام گرنگ بوو بەڵام ئەوەی کە لێرە من پێم خۆشە لە کتێبەکەی شاهاوار خۆی بە تێروتەسەلی لەسەری دواوە لەسەر مەسلەی ڕوتیە ئێمە ئەزانین کە یەکێک لەو با بڵێن دەرکەوتنانەی ڕووتی لەم سەردەما ئەوەی کە لە کۆناپیانەوە فیلمی ڕوت یا هەر خودی پۆرنۆ لەسەر ئاستەکە یا بەمانە بەرفراوانەکەشی پۆرنۆگرافیا ئێمە ئەبینین کە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەوەی کە بەرهەڵستی پۆرنۆگرافیا ئاکات با بڵێن ئەو دیدگا سونەتیە نەریتەی ئیسلامیەکانە لە بەرامبەر ئەمەیشا دیدگایەکی لیبراڵ هەیە کە ئەمان با بڵێن هیچ جۆرە سەرنجێکیان لەسەر وەک خودی پۆرنۆگرافیان نییە و لەسەر خودی ڕووتی نییە. پرسیارەکەی من لێرا دوو پرسیارەکەم پرسیارەکەمیان ئەمەیە بۆ هاوار ئێمە چۆن بتوانین ئەو ڕوانگە چییە کە ئێمە لێوێ بڕوانین کە بتوانین بۆ نمونە سێری وێنەیەکی ڕوودکەین یا سێری فیلمێکی ڕوود ئیمکانی هەیە بێت سێری بکەیت و تۆ نەکەویتە ناو ئەو ڕەخنانەی کە فەیلسوفەکانی ڕۆژاوایی لە ڕووتیە گرن و بەر ئەو قێزەونیە نەکەوین کە لە ڕووتیا هەیەەوە ئەو ئیدانەکردانەی کە خۆیان هەرهی فیلمی بۆ نمونە نەک بڵێن فیلمی ڕووتی ژەر ئیرۆتیکاش ئەگەر من واز لە فیلمی پۆرنۆش بێنم بە دیدێکی تریش پرسیارەکەم ئاواهی ئەگەر ئێمە بێت و دژی پۆرنۆگرافیاوە دژی ئیرۆتیکا بوەستینەوە چۆن ئەکرێت ئێمە نەکەوینە ناو ڕوانگەی ئیسلامیەکانەوە یا ئەو ڕوانگە کۆنزەرواتیڤەوە کەم ژن بۆ خۆی کورتەکاتەوە بۆ ئۆبێکتێکی سێکسی و لەوە زیاتر نایبینێت. ئەمە پرسیاری یەکەمم. پرسیاری دووەمم ئێمە کە نەریتی ئەوروپی ئەخوێنینەوە و کە نەریتێکی با بڵێن تیۆلۆژیان نەریتێکی مەسیحی یەهودیە و لەلا فەیلسوفەکان خۆشیان لەناو ئەم نەریتا ئیشەکەن و زۆر ڕەخنەیان کردووە و زۆریش هەڵیان گرتوتەوە ئەوەی کە بۆ من جێگەی سەرنجە لەو بیریارانەی شاکە هێناوتە ڕووتی لای ئەوان کە ئەبەسرێتەوە بە گوناهەوە واتە گوناه ئەو شوێنەیە کە ئێمە ئەتوانین لێوەی باس لە پۆشان و لە ڕووتی بکەین یان لەوەی کە ئینسان ڕوتە بێتەوە لەوەی کە داپۆشرێ بۆ ئەمان ئەگروا بڵێم ئەو زاگەیە یا ئارخەیە کە ئەم شتە دروستەکە ئەو لەحزەی کە تایە دروستە بێت لە حەزەی یەکەمینی گوناهە واتە گوناه ڕۆڵێکی سەنتەری ئەبینێ لە ڕووتی ئینسانە واتە بە جۆرێک کە تۆ شتێک داپۆشی بۆ دەربازبوونە لەو گوناهە بۆی تۆ گوناهی خۆت بکڕیتەوە بۆی گوناهبار نەبیت لەو تێڕوانینی یەهودی مەسیحی عاڵم و لەناو تیۆلۆژیاکەشیانە کە هەیە ئەمە ڕەنگ ئەداتەوە بەڵام ئەوەی بۆ من جێگەی پرسیارە لە پەیوەند بە تیۆلۆژیای ئیسلامیەوەیە لەناو ئیسلام ئێمە بینین ئەم گوناهی یەکەم بەم مانایبوونی نییە لایەن و ئینسانی مسلمان خۆی بە گوناهبار نازانێت بەمانە مەسیحەکەی و لەناو تیۆلۆژیای ئیسلامیشە ڕەنگی نەداوەتەوە با بڵین گوناه بۆیە ئەگەر ئێمە بۆ لەناو یەزدانناسی ئیسلامە ناو ئیلاهیاتی ئیسلامیە بۆ ئارخەیەک بگەڕێن بۆ ئەوەی بزانین ڕووتی لای ئەمان لەکوێوە سەرچاوەکرێتە ئەو لەحزەی کە ڕووتی و داپۆشینیا پۆشان و نەپۆشان دروستە بێت لە ناو ئیسلامات چیە من وەکو وەگەر پێشنیارێک بڵم کە لە کاتی خوێندنەوەی کتێبەکە بە مێشکمە هات کە ئەو لە ڕابردووان نیە وەک من خۆما وێنایەکەم ڕەنگە هەڵەش بێ ئەم وێناکردنە لەبەرەوەی زۆر ڕەهەندیم لێک نەداوەتەوە بەڵام بە یەک جار خوێندنەوە ئەو وەکو گریمانەیەک لە مێشکمایە ئەگەر و جۆرێک لە گوناهناسی یا بە جۆرێک لەو گوناه و ڕوودبوونەوە هەبێت لە ناو ئیسلامە پەیوەندی بە وێنای بەهەشتەوە هەیە ینی ئێمە ئەگەر سێری وێنای بەهەشت بکەین ئەم بەهەشتەی کە لە ئیسلامە هەیە بە پێچەوانەی بەهەشت کە لە یەهودی و لە مەسیحیە هەیە لە یەهودیا بەهەشت لەناو کتێبی پەیمانی کۆنکەی خوێندنەوەتیان نییە هەر ئینسان باس لە بەهەشت ناکرێت بەو شێوازەی کە لە ئیسلامە هەیە
زۆر ڕوون نییە لەناو مەسیحێتا هەیە بەڵام لە مەسیحێتا کە ئینسان زیینوو ئەبێتەوە لەو دنیا تەنیا بە شێوازی ڕۆح زیندوو ئەبێتەوە واتە جەستەی لەگەڵانیە کە جەستەی لەگەڵانە بوو ئەو کاتات ئەو غەریزە و ئەو حەزانەی کە ئینسانی جەستە هەیەی نیەتی واتە ئەو کێشەی لەو کاتا کێشەی ڕووتی و کێشەی داپۆشینی نامێنێت و ئەگەڕێتەوە بۆ پێش لەحزەی گوناهی یەکەم و پێش داپۆشین و ڕووتی بەڵام لە ئیسلامە کێمە ئەبینین کە بەهەشت دروست ئەکرێەوە لەناو بەهەشتا حۆری هەیە و حۆری هەیە کە وەسفێکی زۆر چەند وەسفێکی هەیە لە ناو قورئانە جگە لەوەش لە ناو تەفسیرە و لە ناو مێژوو ئیسلامە بڕێکی زۆر پەرژاونەتە سەر حۆری ینی حۆری یەکێکە لەوانەی کە ئەتوان ئێمە سێریکەین وەکو جەستەیەکی ڕوود کە تۆ لەوێ ئەتوانیت بە تەواوەتی بەری بکەویت و حەزەکانت ببینیت و ئەمەش شوێنێکی با بڵێن لە ناو ئەوەی کە خۆت پارەدایس وەکو لە باخەکانی میدیەکان و هێنابێت تۆ ئەگەر سێریکەی بەهەشت ئەگەر وەکو حرمێک سێریکەیت ئەمە حرمێکی خواییە یەزدانیە وتیا ئەم حۆریە ڕوتانە تایبەتن بە ئەوانەی کە مسلمانن بۆیە ئەگەر داپۆشینێک هەبێت کە ئێمە بینین لەسەر ئەرزا لە ناو ئیسلامە بە دیوە ڕادیکاڵەکەیە تەنیا ئەتوانێت چاوی بە دەرەوە بێت واتە هەموو جەستەی دابپۆشێ بۆ من پرسیارەکە ئەمەیە ئایا ئەکرێت ئێمە بۆ ئەو لەحزەی دەرکەوتنەی کە گوناه هەیە لە ناو نەریتی مەسیحی یەهودیە لە ناو نەریتی ئیسلامی ئاکرێ بەمەوە بەسرێتەوە یان شتی تری هەیە زۆر سپاس دەستت خۆش بێت بەنسبەت ڕووتی ئەمە لە ڕووی تەندروستیەوە لەوانەیە پەیوەندیەکی ڕاستەخۆی هەبێ بە سایکۆلۆژی کەسەکانەوە سایکۆلۆژیکە بڵێ زیاتر پەیوەندی بە سایکۆلۆژی مرۆڤەیە سایکۆلۆژی مرۆڤی ژۆکو خۆت جەنابێت ئاماژە پێکردوو بوو لە کتێبەکەدا تایبەتە بە چوارچێوەی نەریتەکانی کۆمەڵگا و لایەنی کۆمەڵایەتیەوەیە چەند خاڵێک هەیە لە ڕووی تەندروستیەوە کە مرۆڤ لە سەرەتای ژیانیە کە هیچ سایکۆلۆژیەوە نەپێگەشتونیە بە تایبەتیەکی شوک و مناڵ بەڵێ وەکو مناڵێک کە تازە لە دایکە بێت سایکۆلۆژی یا هەستی بیرکردنەوەی بەتەواوەتی پێ نەگەشتووە زۆر هین احتیمام ناتێ بە لایەنی ڕووتی یا سەیتەرەی ئەوەی نییە بە بیر لەوە بکاتەوە لە حاڵەتێکی ترە لە دوای ئەوەی کە مرۆڤ بڵێن گیانی لە دەستەیە هەمان حاڵەت دروست دەبێتەوە لە ناوەڕاستی ئەو دوو حاڵەتەیە دوو حاڵەتی کەمانە هیچیان بریتێ لەوەی کە مرۆڤ ئەگاتە حاڵەتی مەترسی ژیان واتە بینارە بێ یا ئەسووتێ یا تووشی نەخۆشیەکە بێ سایکۆلۆژی مرۆڤ بیر لە ژیانی دەرەوە ناکاتەوە بیر لە نەریتە کۆمەڵاتەکان ناکاتەوە ئەو کەسەی کە زۆر شەرمە بەلایەوە خۆی ڕوود کاتەوە لەبەر چەند کەسێکە ئامادەیە لەبەر چاوی کۆمەڵێک کەسە لە ژووری بڵێن نەشتەگەریە لە ژووری چکەیە خۆی ڕوودکاتەوە ئەگەر کەسەکە مێی نەبێ یا نێری نەبێ هیچ جیاوازی نییە یا بڵێن ئەگەر سەردانی بەشی نەخۆشخانەکانی سوتایی بکەی کە نێرینەشی تیاوە مێنێتە خاستان مێینەکان کە ئێمە سریانەکەین زۆر ئەتیادیە ئەجلو بەرگێ لەبەرەکان کە ینی زۆر شەرمی پێوە نییە بۆ نمونە فاینێکی علاگەی پیاوان لە بەرەکە نەک جلیشکە ینی لەو حاڵەتانەیە کە مرۆڤ زۆر نزیگە بێتەوە لە ژیان لە مەترسیەکانی ژیانی بیر لە سایکۆلۆژیەتی شەرم و ئەوانە ناکاتەوە پابند بێ بە نەریتە کۆمەڵایەتەکانەوە حاڵەتی مدنەکەش وایە وەکەوەی کە لە کاتێکا کە یەکێک ئەیشۆن چەند کەسێک لە ژوورەوە جەنازەکەی یا لاشەی ئەو کەسە بەڕوتیێنن ئەم سێ حاڵەتەیە زۆر سپاس بۆ جەناب خۆش بێ بابەتێکی زۆر گرنگە من لە پەیوەست بە هێڵە گشتەکانی ناو قسەکان تا شتێکم بیرکەوتەوە کە ئەمە واقعی و ئانیە و ئەبێ دەست و پەنجەی لەگەڵا نەرمکەین حەزەکەم لەسەرەوە سەرنج تۆ بەسەریاتێ پڕی لەبەرەوەی کاتەکەم بواری نەدای بیتەوە سەری ئەویش ترس لە ڕووتی یان فۆبیای ڕووتی کە ئەمە ئیخوان لە باشووری کوردستانە بە چڕیشی لەسەرگا دوایش سەلەفیزم ینی سەلەفیزم بە هەموو شێوازەکان ئیخوانیش لەو تایپی ئەو سێ حیزبەی کە هەمووتان نەزانن کە لە محاولەیەکی یەجگار سەخیفی ناشرینان ئەویش بریتیە لە فیستیڤاڵی باڵاپۆشی لە ناو کەوانەیەکە ئێستا ئەوان هەموو ساڵێک هۆڵی گەورە بەکرێگرن و لە چکەکەنە سەری با بڵێن ئەو کسانەی تازە پێگەن و لە هەمووی خراپتر پێڵن تاجی زێڕین بەواتە
ئەو لەچکە ئەوان وەکو بڕوانامە و مەدرک و مۆڵەتێکی ئەخلاقی ئەیەن بە ئینسان بەواتایەکی تر ئەوان دوالیزمێ دروست دەکەن لە کۆمەڵگایە ئەوەی کە ئەم لەچکە کاتە سەر خاوەنی ئەخلاقە و تاجی زەڕین لەسرە و پارێزراوە و پاکە و تا دوایی ئەوەی لە سەرانیە ئەوەی کیانەکە من نایڵم خۆتان تێگەنیانیزی کە ئەمە بەڕاستی پرۆژەیەکی یەجگار نەگریسە و پرۆژێکی زۆر ناشرینە بەداخەوە هەوڵەکانی پێشگیری لەم پرۆژە نەگریسە زۆر کزولاواز و بەڕاستی زۆر بچووکن یعنی ئەوان ئێستا لە زانکۆکانە گەر سەرنج بن زۆر باڵا دەستن و لە کۆمەلگاشە هەوڵی کۆنتترۆلکردن و هەوڵی تیرۆری بەڕاستی کەسایەتی ئینسانی ئێمایان زۆر سپاس من بەرەم کتێبە نەکەوتم ڕاستی نەمخوێنەوەتەوە بەڵام ئەوەندەی لی تێگەشتم لە قسە و باسەکانی ئەمڕۆی حەزەکەم پرسیارێ بکەم لەبەرەی وام هەست کرد کە پرسی ڕووتی وەکۆی لە ڕابردووە وجودی هەبووە گۆڕانی بەسەرا هاتووە لەمڕۆیە کەمە پرسێکی گرنگ بۆ هاوار سەرروکاری لەگەڵا هەبوو لەم کتێبەیە بەو مانایی کە ئەگەر پرسی ڕووتێتی کێش بکەین ئەکرێ ببێ بە پۆرنۆگرافیا و لە هەمان کاتیشە ئەگەر زۆر دای پۆشین ئەبێتە فۆرمێک لەو بەرهمێنانە گوتارە داخراوەی کە لە ناو ئیسلامیزمی تازە و ئەمانەیە وجودی هەیە کە پێم وایە ئەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ پرسی ڕووتیە بۆ کۆمەڵگای ئێمە تازەیە بەڵام ئەوەندەی تەماشای تەوەرەکانی کتێبەکەم کرد ئەوەم نەبینیەوە کە لەم مەسەلەی کێشکردنی پرسی ڕووتیە بۆ داپۆشین و لە هەمان کاتیشا بۆ پۆرنۆگرافیا بازار ڕۆڵێکی گرنگ لەم مەسەلەیە گۆڕێ و بە تایبەتیش ستانداردەکانی جوانی کە ئێستا هەم ئیرۆتیکا هەم ئیستاتیکا ڕۆڵی زۆر گرنگ لەمە ئەبینن و بە جۆرێک لە جۆرەکان ئێستا ئەکرێ پۆشاکێکی تەواو داپۆشرا و بە جۆرێک لە جۆرەکان نوێنەرایەتی لە جەستەیەکی ڕوتیش بکە ینی جەستەش ینی ئەم گوتارەی کە هەیە بەشێکی بریتیە لە داپۆشینێکی تەواو سەرکوتی تەواو بەڵام بەشێکی تری ئەم گوتارە هێشتا لە ناو گوتاری نیولێبرالیزما کارەکات کە بریتیە لە جوانکردنی جەستە لە ڕێگای جلوبەرگەوە بۆ نمونە ئێستا جلی تایبەت لە سعودیە و لە ئەردەن و لە کوێیت و لەمانەوە کە بە تەواوی ئەوەی کاکاوار بە مۆدێرنکردنی پۆشاکی عێراقی بۆ نەلێکی دایەوە ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان ئەم مۆدرنیزیشنە وجودی هەیە لە فۆرمێکی نیولێبراڵە ینی جەستەیەکی تەواو سێکسی ناڵێم پۆرنۆگرافی یان ئەوە بەڵام نزیک لە ئیرۆتیکا نزیک لە ڕووتێتی هەیە لە بازاڕەکانە و بەشێک لە گوتاری ئیسلامیش چۆتە پشتی ئەمەوە ئایا ئەمە بەشێک نییە لەو پرۆسەیەی کە ناونراوە پرۆسەیەکی بە ئیسلامیکردنی نەرمونیان لە بەرامبەر گوتارێکی تری ئیسلامیە کە گوتارێکی زۆر تونڕە و زۆر چەپێنەر هجوومکەر و ئەو گوتارە ئیسلامیش گوتارێکی ئەوەندەی یەکگرتو نییە لە ناو خۆیان ئەوانیش دابش بوون بۆینی جیاواز پرسیارەکەی منەمەیە ئایا لە کێشکردنیە بۆ پۆرنۆگرافیا و بۆ ڕووتێتی بۆ داپۆشینێکی تەواوی سەلەفیانە فۆرمی تری ڕووتی وجودی هەیە کە نیولێبرالیزم ڕۆڵی تیا گێڕابێت بۆ جوانکردنی داپۆشین سپاس دەستخۆشیم بۆ ڕێکخراوی ئازادبوون وەروە بۆ بەڕێز کاک بابان و بەخێراتنی بەڕێزی کاک هەوارەکەم دەستخۆشی لەکەم بۆ ئەو هەمەی لەشی ساغ بەیاخوا من چەند سەرنجێکم هەیە بۆ بەڕێزیان لەسەر کتێبەکەم و لەسەر ئەو چەندێک کە بەڕێزیان پێشکەشی کرد یەکەم کاک هەواروا زانم پۆشاکی ئەوروپی لە سەدەکانی ناوەڕاستە یعنی چ بۆ هەردوو ڕەگەزەکە لەگەڵ ئێساکا کە وجودی هەیە لە بازاڕی ئەوروپی و ئەمریکیە وەکۆڵێ بازدانێکی زۆری کردووە کە ئەویش پەیوەستە بە بازاڕی بابەتی ئابووریەوە ئەمە لەلایەک لەلایەکی تر
جناب لە کتێبەکەتە ئاماژەت بە قۆناغی حیجاب کردن کردووە لە کوردستانە بە سێ قۆناغ ناوزەندت کردووە قۆناغی هاتنی شۆڕشی ئێرانی و دوجار ئەو قۆناغەکانی کە ئاماژەی پێەکەی من وازانم ئەمە جۆرێکە لە ڕووی منهەجیەت و هەڵەیەکی زەخە چونکە ئەم بابەتە پەیوەست نییە بە فۆرمێکی حزبێکی دیاری کراو بەڵکو ئەم بابەتە پەیوەستە بە خواستێکی میلی و لە هەمان کاتە باگراوندێکی ئیسلامی بەوەی کەوا تاکەکانی ئەم ناوچەیە کە پێوترێ شەرق لەوسەد پابندن بە ئیسلام و وەکو ئاین وەکو چۆن مەسیحیەت هەیە یان هەر ئاینێکی تر هەیە خاڵێکی تریان من وازانم جۆرە تێکەڵکردنیەک هەیە لەوەی کەوا هەموو ئیسلامیەکان بە یەک چاو سێر بکرێت هەرچەندە بەڕێزت جاکاریەکت کرد بەڵام لە سەرتاپای کتێبەکە ئەو حاڵەتە هەرزاڵە کەوا ئیسلامیەکان بۆ مەسەلەی حیجاب و پۆشین یەک تێڕوانینیان هەیە بەڵام لە ڕووی واقعیەوە کە سەیرەکەی چونکە واقع و پراکتیزەکردنی حاڵەتەکە ڕوونتر ئەبێتەوە بەڵام من وا ئەزانم ئەم بابەتە زۆر پەیوەستە بەوەی کەوا ئەمڕۆ دەسەڵاتی کوردی زۆر کار ئاسانی ئەکا بۆ تەوژمی سەلەفیەت زاهریەت ئەنی ئێساکە ئەگەر لە ناوەندەکانی خوێندنە معاون یاردەدەری قوتابخانەیەک یان بەڕێوەبەرێک ڕێگەی پێ نادرێت دابنرێ ئیلا بێت تەسکیەکی شوێنێکی دیاریکراوی دەسەڵات بێنێ بەڵام تۆ بینی لە زانکۆیکی وەکو ئەم زانکۆی سلێمانیە بینی کەسێکی سەلەفی زاهریە بێتە وەکو بڵێن سەرۆ قسمی ئەو بابەتەکە لەوایە سەرنجەکەی من کە ئەمڕۆ دەسەڵات بە شێوەیەک لە شێوەکان کار لەسەر ئەوواکە کە ئەو تێزە فکریە پەرەی پێبا خاڵێکی تریان با ئاماژەت بە مەسەلەی ناسریەت کرد و برەودان بە کاری ئیسلامیەکان و بەتایبەتی مەسەلەی ئیخوان هەرچەند من لێرە لەو مەقامانیم قسە لەسەر ئیخوان و بابەتانە بەڵام حەزم ئەو معلومە بۆ ڕاستکەمەوە ئەمەش لە هەمان شێوە هەڵەیەکی منهەجیە چونکە بابەتی ئیخوان و ناسریەت لە حاڵەتێکی زۆر توندا بوونە هەرچەندە پێش ئەوە ئەبێ ئاماژە بەو بکردایە کە لە ڕووی جلوبەرگەوە بابەتی تاکی ڕۆژهەڵاتی دیار بۆ چۆن چۆنین بووە و بۆ ئێستاکەشمان کە 2023ە ئەگەر بگەڕێم بۆ سەر تاکی کوردی بەتایبەتی ئیسلامیەکان و تەوژمە فراوانەکەی میلیەکەی کێشەی نییە لەوەی کەوا چ جۆرەك ستایلێک لە حیجاب ئەپۆشێ ئاخۆ جلێکی کوردی بێ کە جنابەت جیاد کردو لە جلی مۆدە و جلی کوردەکە لە کتێبەکەی بەڕێستانە و کۆتا قسەشم لەسەر بابەتی فیمینیزمە ئەم کتێبەی جەنابتە و لە قسەکانی جەنابیشتا وا دەرکەوت یعنی جۆرێک حاڵەتی ئەگەر لێم قبولکەی فیمینیزم زاڵە بەسەر ئەم بابەتە کە ئەوێ ئافرەت و با بڵێن مێینا لە قاوغی خۆی دەرکا و بیکاتە بوونەوەرێکی تر کە ئێستاکە تەوژمێک لە ئارا هەیە لە ئەوروپا کە وەکو چۆن پۆست مۆدێرنە هەیە ئەم بابەتەش ئەوا تێپەڕێەوە بۆ حاڵتەکە ئافرەت وای لێبێت تەنها بە تاکی خۆی بژی تەنانەت بۆ بابەتی ینی معزرەتمێ بۆ مەجد بۆ بابەتی سێکس و ئەو بابەتانە حاجەی بە ڕەگەزی بەرامبەر نەبێ بەڵکو خۆی بۆ خۆی ئەتوانێت خۆی بگاتە ئەو حاڵەتی کە پێوترێ نەشوە و سوپاسدانەکەم سپاس بۆ کاکاوار بۆ ئەو خوێندنەوە کتێبەی کە کردی بەڵام ئەوەی کە من سەرنجم لەسەری هەبێ بەڕاستی ئەمە لە کۆمەلگای ئێمە ئێستا مەسەلەی سفوری و حیجاب و ڕووتی و ناڕووتی پێم وایە ئێستا کێشەیەک نییە لە کۆمەلگای ئێمە بەڕاستی چونکە ئێمە بە هەموویانەوە ئێمە ئەتوانین پێکەوە ژیانێک هەیە و خوێندن و ڕێزگرتنێک بۆ یەکتر هەیە ڕاستەکەی لەوانەیە لەلایەنی هەندێک کەس و هەندێک تەیاری سەلەفی هەندێک دید و بۆچوون هەبێ تەنانەت ئەوە شتێ ئەپەڕێنەکە لە ئیسلامە هەیە و ئەگەر بەڕێزت خوێندنەوەیەکی باششت بۆ ئیسلام هەبوایە ئیسلام تەنها ئەو چەندێڕە نییە کە تۆت وەسفیەکەی یعنی لەوانەیە ڕای زۆر جیاواز هەیە مەسهەبی زۆر جیاواز هەیە دید و بۆچوونی زۆر جیاواز هەن لەبەرەوە تۆ توانی ئەگەر شارەزاییەکی باش لە ئیسلام نەبێ ناتوانی پێناسێکی ئیسلام بکەی و ئەمە بەڕای ئیسلام لە قەڵەم دەی بۆ ئەوە ئەتوانی تۆ ئەو ڕایانەی کە هەیە بڵێ ڕای فلان کەس ڕای فلان بزوتنەوە ڕای ئەو مامۆستا ئاینیە بەو شێوەیە بوو ئەمە ڕای ئیسلام نییە کە بەو شێوە بۆ چکە ئێمە ئیسلام مەسەر لە کۆمەلگای ئێمە بە شێوە وازێکی گشتی ئێمە وەکو کولتور وایە بۆ ئێمە بۆ هەمومان وەکو شوناز وایە حتا ئەوانەی کە کۆمەنیستیشن ئەوانەی کە شیوعیشن لە ڕووی کولتورەوە موسڵمانن
بۆ چونکە کۆمەڵێک کولتوری مسلمانێتی هەیە تۆ ناتوانانی تێپەڕیکەی یعنی بفەرموو ئەوانەی کە چەپن ئەوانەی کە کۆمونیستن ئەوانەی کە بەدیدی کۆمونیستانە سەیری ئافرەتەکەن و کۆمونیستەکان چۆن وەسفی ئافرەتەکە چۆن پێناسی بۆ ئافرەت هەیە و بۆ خێزان هەیە بۆ باوک هەیە بۆ هین هەیە ئایا ئەتوانن لە کۆمەلگایەکی مسلمانی وەکو کوردستانە جێبەجێ بکەن ئیدوار سعید پیاوێکە ئەگەر کتێبی استیشراقت خوێندە بێتەوە ئەو لەو بواران لە بواری کولتور و دین و ئەوانە زۆر شارەزای و زۆر شتیشی نووسیوە یعنی ئەڵێ مچی ئەڵێ من پیاوێکی مەسیحیم باشە لە زانکۆیەکی ئەمریکی دەرچووم وە خەڵکی لوبنانیشم بەڵام کاتێک کە دێمەوە لوبنان لە چوارچێوەی کولتورەکەی لوبنانە من خۆم بە پیاوێکی مسلمان نەزانم عفو وەڵا یەکین ئەنجا لە دیوێکی ترەوە ئێستا هەر ئەو مەسەلەی ڕووتی و شتە ئەوە خوێندنەوەی ئەگەر سیر بکەین و لەو شوێنەوە بۆ بچین ئەمە وەکو بەڕێزی شوودە ئەمە بەرهەمی مۆدێرنیتەیە باشە ئەم مۆدێرنەیە بەشێکە لە کولتوری ڕۆژئاوا و ڕاستە ئەتوانێن ئێستا کولتوری ڕۆژئاوا کولتورێکە لە چوارچێوەی کولتورەکەی خۆیانە کۆمەڵی ئەخلاق و داب و نەریتیان هەیە کە ڕاستە بۆ کۆمەلگای ڕۆژئاوایی بەڵام ئەبێت تۆ ئەمە بڵێ ئێمە کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتین ئێمە مسلمانین و ئێمە شوناسێکی مسلمان بوونیمان هەیە ئەم مسلمان بوونێتە بە دەرێ لە ئیسلامی سیاسی ئیسلامی سیاسی ئەمەی دروست نەکردووە چونکە ئیسلامی سیاسی مێژوەکەی دیارە لە کێوە سەری هەڵداوە بەڵام ئیسلام 1400 ساڵە لە ناوم کۆمەلگایە و خەڵک ئەو دەقانەی کە باسی سفوری و باسی خۆداپۆشین و باسی هینەکەن ئەمە بەشێکە لە قورئان و فەرموودە کە ئەمە زۆر جیاوازەلەوە لەبەرەوە ئێمە ئەم قیەمانەی کە ئیسلامیش باسەکە بۆ ئەم سەردەمەی ئێستاش کە ئەبینین ضرورەتێکی زۆر گەورەیە چونکە ئەو قەیرانە گەورانی کە لەم کۆمەلگایە دروست دەبێت لە ڕووی ئەخلاقەوە دروست دەبێت لەوڕەوە هیچ دقێک نییە باسی لەوە بکە وەڵا سفورێک گەچێتە جەهەنەم لەبەرەوەی سفورە و نازانم یەکێک گەچێتە بەهەش لەبەرەوەی مەحەجە بەیە ئەوانە ئەمرێکن لای خوان کەس بۆی نییە هین لەوانە بێ ئێمە ئافرەتی سفورمان هەیە ئێمە ئەسڵەن زۆر دیندارە زۆر نوێشکەرە زۆر بە ئەخلاقا باشە وڵی ئافرەتی سەرپۆش بەسەریشمان هەیە لەوانەیە لانی کەمی ئەخلاقی تیانە بێ ئایا تۆ ئەمانێری بۆ بەهەشت و ئەوانێری بۆ جەهەنەم لەبەرەوەم حکومانە گەر لە قورئانیشا سیر بکەن ئەم حکومانە لای خوان و مەسەلە ئەخلاقیەکان پابەندبوون بە ئەخلاقەوە گرنگترین شتێکە لە دینە نەک ڕواڵەت سوپاس پێم وایە بابەتێکی زۆر گرنگی و ڕوژاندووە لە دنیای ئەمڕۆی ئێمەیە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە لە کوردستان کە کەمتر باسی لێکراوە ئەوەی کە بڵێن ئەوەنەی من ئاگادار بم بە خۆشحاڵیەوە منم کتێبا خوێنەوە کە ئەمڕۆ دەستم کەوتووە یەکێک لەو بابەتانەی کە بەلامەوە گرنگ بوو ئێمە ڕاستە ئیسلامی سیاسی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە زۆرێک لە ئازادیەکانی وا لێ کردووە کە زۆرێک لەو ئازادیانەی لە دوای ڕاپەڕینیشەوە تۆزێکی مابوو زۆر قسە لەسەر هەموو شتێکەکات هەموو جارێگەمە ئۆڵێن لەسەر هەموو شتێکی ئێمە قسە ئەکرێت بەڵام کەمتر نییە مۆزوعی پیاو سالاری مەسەلەن لە دنیای ئەمڕۆی ئێمەیە کە ئێمە لە شەڕێکی ڕۆژانایەن لەگەڵ ئەوەیە خەڵک کەسانێکن هیچ ڕەبتێکیان بە ئیسلامی سیاسیەوە نییە بەڵام ئازادیەکانی ژنێکیان قبول نییە لە کاتێکا کە ئەلفوبێ ئازادیە لە هەر کۆمەلگایەکە زۆر جار ئێمە ڕوبەڕووی ئەوە بووینەتەوە بەڕاستی ئەنی ئەمە یەکێکە لەو کێشانەی من پێم وانییە مەسەلەی نەبوونی ئەو ئازادیە بۆ ژن وەک ژن وەک لەشی وەک جلوبەرگی وەک ژیانی ڕۆژانی وەک کاری وەک چوونە دەرەوەی هەموو ئەمانە بەشێکی ڕەبتی بەو گوتار و فەوزا و نەخراپەوە هەیە کە ئیسلامی سیاسیە بەشەکەی تری بە بڕای من ئەو ڕێژە بەرزەی سیستمی پیاو سالاریە کە بەشێکی زۆری لە وڵاتانی ڕۆژهەڵاتەوە ئەم وڵاتانەی ئێمە بەشەکەی تریشی لە وڵاتانی وەک وڵاتانی گەشەکردووی لە دنیاە ئەمە بەشێکێتی بە بڕای من کە ئێمە زۆر ڕوبەڕووی ئەوە بینەوە من تەنایەک نمونەتان بۆ باسەکەم ئەو بەشەی قسەکان ئێمە ڕۆژانە شەڕ لەگەڵ ئەم بابەتەیە ئەکەین یەکێک لەو کەیسانە کەیسەکەی بەردەمی کاسۆمۆڵ بوو کە ژنێک بە تیشێرتێکەوە تەنها بە تیشێرتێکەوە چۆ بەردەم کاسۆمۆڵ لەو شوێنە خەریکی شتکڕێن بوو بە فەوزال لە کوردستان لەسەر ئەوانە ئێمە کەمپینێکمان ڕاگەیان کە بە تیشێرتەوە چینەوە جێگایە خەڵکێگە بوو زۆر خەڵکی مەدەنیوانە تەلەفۆنیانەکری ڕاستێ و بەیانی خۆتان ڕوتەکەنەوە لە بەردەم کاسۆمەڵە ئەوەستن ینی بۆیە مەبەستەکەی من تەنها ئەوە نییە بڵێ بەڕاستی
یعنی ئێمە زۆر پێویستمان بە زانینی زیاترە لەوەی کە تەنها ئیسلامی سیاسی مەعلومە گوتارەکەی چییە بەڵام لەناو خۆمان ئارەم خەڵکەی کە لێرەین ئەوانەی دەرەوەی تر کەسانێکی تر چۆن ئەڕوانینە ئەم پرسانە چۆن ئەتوانین پشتیوانی ئەو دیدە مەدەنیە بین کە لە کوردستانە لەژێر فشارایە و زۆر پشتیوانی لێ ناکرێت بەڕاستی لەبەرەوە ئەو مۆزوعانە بەلای منەوە گرنگ بووە جاری وا هەیە هەتا لەناو ئەم ئیشانەی ئێمە کە ئەیکەین دیوێکی مەدەنی کۆمەلگایە بەڵام خەڵکە مەدەنیەکە زۆر بەلایە تێ ئەپەڕێنی زۆر ناچێتە سەری ئەوەی کە ئێمە بەڕاستی کێشەیەکی جددی و گرنگمانەیە لە کوردستان کە ڕەبتەکرێتەوە زۆری بەژنەوە و بەلەشەوە و مەسلەی شەرەف ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئیشی لەگەڵەکەن ئێستا برادێک باسەوەی کرد مۆزۆی شەرەف لکێنراوە بەژنەوە بەتەنیا ینی هەتا ئەمڕۆ مۆزوی ئەو ڕوتیە مۆزوی شەرەف مۆزوی لەشی ژن یعنی زۆر بابەتی زۆر سەرەتاییە کە بەڕاستی کۆمەلگەی کوردستانە بێتێ پەڕێنێ و ئەو گوتارە زۆر دژە ئەو گوتارانەی کە ڕۆژانە ئێمە ڕوبەڕووی ئەبینەوە بەڕاستی ئەگەر باڵی مەدەنیێت لە کوردستانە خۆی بەهێز نەکات ناتوانێت لەمە زیاتر بەرگەی بگرێت. سەڵاو بۆ هەموو لایەک دەستخۆشی لە کاکاوارەکەم بۆ ئەم بابەتە دەستخۆشی لە کاکاوارەکەم بۆ ئەم بابەتە ئەلبەتە من هەرکو چاوێکم خشان بە کتێبەکە نزیکەی 24 بابەتێک لە خۆ ئەگرێت لە ڕوونکردنەوەی بابەتەکانی جەنابتانە من بۆچوونەکانی خۆم کردە شعرێک هیوادارم جێگەی ڕەزامەنی هەموو لایەک بێت. ڕوت و قوتم قوربان چونکە نیمە نیشتیمان هەرچەندە بەرگم لەبەرە وەکەتی وم لە جیهان داپۆشرا بمیان ڕوود چ سوودی هەیە بۆ من ڕوت و خاوەن پۆشاکان لێم دەڕوانن وەک دژمن کاتێک نەمبوو نیشتمان خاک و ئاوی سربەخۆ جیهان ڕوود بێ یادا پۆشرا و چی سوودی هەیە بۆ تۆ. سپاسانەکەم. دەستان خۆش بێ سپاس کاکاوەر. من تەنیا دەمەوێت لە چوارچێوەی ئەو بنەڕەتەی کە تۆ وەرگتۆ لە ناوی یەزدانی ئیبراهیمیدا بێگومان هەموو یەزدانناسیەکی تازە لەسەر بنچینەی یان پێچەوانەکردنەوەی یەزدانناسی پێشووتری بنچینە وەردەگرێت یان سەرچاوە وەردەگرێت بۆ ئەوەی بەنمونە بۆ ئەوی لە یەزدانناسی ئیسلامی تێبگەی ئەبێت لە مەسیحێت و لە یەهودەتیش تێبگەی و هەروەها بۆ ئەوەی کە لە یەهودیەت تێبگەی ئەبێت لە یەزدانناسی میسۆپۆتامی تێبگەی بەرحاڵ ئەم پرسی ڕوتیە لە ناو یەزدانناسی میسۆپۆتامیدا بەتایبەت لە سۆمەردا بابەتەکە ڕوتی نییە بابەتەکە پەیوەندی بە سێکسکردنەوە هەیە خۆی سێکسە دواترە بێ بە ڕووتی یان داپۆشین بەنمونە هەتا چونکە لە ناو یەزدانناسی میسۆپۆتامیدا هەموو شتێک لە جووتەوە دێت بۆ نمونە هەتا خواکان لە نێوان هاوژینی خوایەکی نێر و مێوە پەیدا ئەبێ بەڵام ئەمە لە ناو یەزدانناسی یەهودیدا دەشارێتەوە یان بە شێوازێکی تر گۆڕانی بەسەردادێ لە ناو یەهودیەتدا دەکرێت بە ئەوە ینی بۆ نمونە هەتا لە ئیسلامیش کە وەردەگرێت لە ڕێگەی جوودبوونەوە نە مرۆڤ نە هیچ شتێک دروست هەیە بەڵکو لە ڕێگەی فوکردنەوە یان لە ڕێگەی خوایەکەوە کە هیچ وێنەی نییە ڕێگەزی دیار نییە و هەروەها ئەم بابەتەی کە تۆ باست کرد لە پەیمانی کۆندا بڵین لە چاپتەری پەیدابووندا باس لە ئەم ساتەوەختە دەکا کە ئادەم و حەوا لە درەختی ژیان و درەختی زانین دەخۆن اینجا ئەم هەز بە و ڕوتیە دەکەن ئەوەی کە تۆ بە ڕووتی ناوت برد وشەی نۆلج کە لە بڵین لە ئینگلیزی لە وەرگێرانی کینگ جەیمزدا بەکارەتوە یەکێک لە واتاکانی یان واتە ئارکایکەکانی وشەی ئینتەکۆرسە واتە جوودبوونە و هەروەها لە زمانی کوردیشدا زانین بە واتای جوودبوون هاتووە بەنمونە بڵێن حەسەن زیرەک لە گۆرانی مریەم بۆکانیدا ئەڵێ ئەو مریەمەی من دەیزانم ناڵێ ئەو مریەمەی من دەیناسم ئەگە کەسێک باس لە
عاشقێکی خۆی بکات یان باس لە چیرۆکی ئەو کەسێک کە پەیوەندی هەبووە بیگەڕێتەوە ئەوەیە کە ئەڵێ ئەی ناسم بە زیرەک ئەڵێ ئەیزانم واتە زیرەک پێمانەڵە کە لەگەڵی جوود بووە ینی ئەمانە جوود بوون بۆیە بەو شێوازە چیرۆکی عشقی خۆی لەگەڵ مریەمدا گێڕێتەوە بەرحاڵ حتا خودی داپۆشینەکەش داپۆشینەکەیان تەنیا ئەم گەڵا هەنجیرەی کە جەستەی خۆیانی پێدا دەپۆشن تەنیا ینی ناوگەڵیاندا ئاپۆشن هەرتووکیان ئەمە لە هوەری کلاسیکیدا زۆر زەق دیارەوە ئەمانە بەشێکیان هەتا ئەمەشیان نەشاردۆتەوە ینی ئەمە نە کورد کردویانە گەڵاکیان ئەمە بچوو کردووە ناوکیشیان نەشاردۆتەوە کە گوایە ئادەم دایک و باوکینەوە بەهەرحاڵ ئەم بابەتە پەیوەندی بە داگیرکردن و سنووردارکردنی زیاتر سنووردارکردنی سێکسکردنەوە هەیە نەک داپۆشینی جەستە چونکە ڕوودبوونەوە خۆی ئاماژەیەکە یان ڕوودبوونەوە خۆی ترسناک نییە بەڵام ئەمەی کە لێکەوتەی ڕوودبوونەوە ترسناکە چونکە کاتێک کە تۆ جەستەیەکی ڕوود دەبینی ڕوودبوون ئەم جەسە ڕووتە ئارەزووی سێکسی مرۆڤەکە دەجوڵێنێ تەنیا لە کوێش ڕێگەی پێدراوەتە بۆ ژنومێردی تەنیا لە بێدرومدا چونکە تەنیا لەوێدا دەتوان ئەم دوو جەستەیە بەریەک زۆر سوپاس دەستان خۆش بێ دەستیا کاوار خۆش بێن سوپاس بۆ برادرانی ئازاد بوون ئومێد دەکەم بەردەوام بن لە ڕاستیدا من کتێبەکەم نەخوێندێتەوە بۆ ئەوەی کە دەیڵێم ڕەنگە لەسەر بنەمای ئەو چەند سەرنجە بێ کە کاکاوەر لێرە عەرزی کرد و باقی ئەو شتانش کە ڕەنگە لای خۆم هەبێت قسەی لەسەر بکەم لە ڕاستیدا مەسەلەی ڕوودبوونەوە بەلای منەوە کە تەسەوەر دەکەم ناکرێتەوە لەو کتێبەدا ئاماژەت پێێندابێت پەیوەندێکی پتەوی بە مەسەلەی ئازادی ئینسانەوە هەیە هەم ڕوودبوونەوە هەم ناڕوودبوونەوە ینی هەردووشیان پەیوەندی بە ماف و ئازادی ئینسانەوەی ئینسانێک دەخوازێ ڕوود بێتەوە ئاساییەوە دەبێ مافی پێ بدرێ و ئینسانێک دەخوازێ سەرپۆش بکات و خۆی داپۆشێت دیسان هەر دەبێت وەکو ئازادی وەکو بەشێک لە مافی ئەم ئینسانە سیر بکرێت چونکە هەردووچیان وەکو یەک زیان بە کۆمەلگا دەگەێن و زیان بە کوشتنی جیاوازی دەگەێنن من دوو نمونە دێنمەوە لەسەرەمە بەراوردی دەکەم لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە لە ئێستادا تاغوتێک یاخود جۆرێک لە سیستەمی ویلایەتی فقی حکوم دەکات لە وڵاتەدا چۆن پەلاماری ئازادی ئینسان دەداتەنان لەسەر پۆشین کە مافی هیچ سیستەم و هیچ دەسەڵاتی سیاسی نییە لە دنیادا ئەمە بکات ئەتاتورک کاتی خۆی کە هاتە سەردەسەڵات دەوڵەتی تورکیای مۆدێرنی دامەزران بە ناوی مۆدێرنیزەکردنی دەوڵەت و ژیان و سیاست و حکم و ئیدارە لە وڵاتەدا هەموو شتێکی خۆداپۆشینی قەدەغە کرد لە وڵاتەدا واتە جۆرێک لە ڕوودبوونەوە جۆرێک لە فۆرمی ڕوودبوونەوەی بەسەر هەموو ئینسانی ژنانی ئەم وڵاتەدا فەرز کرد ئەمە پەلاماردانی ئازادیە ئیدی لەژێر هەر تایتڵ و هەر ناونیشانێکدا بێ ڕەزاشای ئێران بە چاودێکەری ئەتاتورک بە هەمان فۆرم پەلاماری ئازادی ژنانی ئێرانیدا دیسان مەسلەی داپۆشینی لە وڵاتەدا بە قانون قەدەغە کرد کۆماری ئیسلامی کە دێ لە 79 هەتا 4 ساڵ جۆرێک لە ئازادی بەژن دەدا لە 83 ڕێک 1970 لە پێچەوانەی ئەمە مەسلەی بە قانون داپۆشینی ژنەکان دەکا بە جۆرێک لە قانون پەلاماری ئازادی ئینساندا ئەم دوو جۆر پەلاماردانی ئازادی یەکیان کە ڕێگا لە ڕوودبوونەوە دەگرێت ئەو تریشان کە بە زۆر دادەپۆشێ هەردووچیان وەکو یەک پەلاماردانی ماف و ئازادی ئینسانە ومێد دەکەم تۆ لەم کتێبەدا ئاماژەت بەوەدا بێ و یەک ڕەهەندر وەرنەگرت بێ دەمەوێت قسەیەک لەسەر ئەم واقعی کوردی خۆمان بکەم لە ڕاستیدا ئێمە گوتارێک هەیە لە کۆمەلگای ئێمەدا کە سەرچاوە و مەرجع بنەڕەتیەکەی ئاینی ئیسلامە ئەمە هیچ گومانێک هەڵناگرێت ئیدی بە هەموو فۆرمە جیاوازەکانی دینەوە هەموویان دش بە ڕوودبوونەوەن هیچ گومان هەڵناگرێت لەسەر ئاستی فەردیش کە قسە دەکرێت هەمیشە و ئینسانی کە لە سەنگەری ئۆپۆزیسیۆن بوون و لە سەنگەری دژە دەسەڵات و لە سەنگەری چتەدایە جۆری گوتار و جۆری قسەکردنەکەی جیاوازە بەڵام باشترین شوێنی تاقیکردنەوەی ئەم جۆرە گوتارانە بۆی بتوانیت تیان بگەی و بزانین لە ناوڕۆکدا چیان پێە تاقیکردنەوەیانە لەسەر کورسی دەسەڵات هەموو ئەم مۆدیرانە کە هاتوون لەسەر کورسی دەسەڵات بەڕاستی دژی ئازادی بوون دژی ئازادی ئینسان بوون و بە تایبەتی ژنانیش بۆیە لە کۆمەلگەی ئێمەدا من مەترسیەکە لەوە نابینم بە تەنها کە ئیسلامی سیاسی یا فێندەمنتالیزم یا سەلەفیزم ئەوانە دش بە ئازادی ژنن دش بە ئازادی ئینسانن یا بە زۆر دەیانەوێت ئینسان داپۆشن ئەمە گوتارێکە لە ناوەی هەموو ئینسانێکی ئیسلامی سیاسیدایە بەڵام مەترسیەکە بەلای منەوە ئەوەیە کە لیبرالیزم ناتوانێت جیابکەوە لەم فۆرمە لە دین
لەم فۆرمە لە گوتاری ئیسلامی سیاسی لیبرالیزم بەبێ دەنجی خزمەت بەمە دەکات لە وڵاتی ئێمەدا فۆرمێک هەیە بە ناوی لیبرالیزمەوە بە ناوی سوسیال دیموکراتەوە بە ناوی نەتەوەیەوە نازان بە ناوی ناسیۆنالیزمەوە لەژێر هەر تایتڵێکی تردا ئەوەی کە فندامنتالیزم و ئیسلامی سیاسی دش بە خزمەت بە داپۆشین و بە زۆر داپۆشین و گوتاری بە زۆر داپۆشین دێنتە ناو کۆمەلگاوە و دەیەوێت بە جۆرێک لە جۆرەکان بیکا بە جۆرێک لە کللتور و مۆدل لە ناو کۆمەلگا لیبرالیزم و باقی ئەوانی تریش بە ناوی مۆدرنەوە بە هەمان گوتار ئیش دەکەم بەڵام بە بێدەنجی کاتێک کە تۆ بێدەنجی لەمە کاتێک کە تۆ گوتاری پێچەوانت پێنیە کاتێک کە تۆ شەڕی فکری ئەمەد پێ ناکرێ دیسان خزمەت بەم جۆرە لە گوتارە دەکەوە بەلای منەوە لە ڕاستیدا خودی ئیسلامە سیاسیەکە بۆ ئەندازەیە ترسناگرێن کە لە ئێستادا لیبرالیزم ئەم مەترسی قبوڵە زۆر سپاس